خوای گەورە میهرەبان دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا هەر کەسێک باوەڕدارێک بکوژێت بە عەمد و بە ئەنقەست پاداشتی چییە؟ 5 سزای گەورەی بۆ دانراوە. کەسێکی موسڵمانە شایەتمان دەهێنێ ئیتر هەر ناوێکی هەیە، هەر زمانێکی هەیە، کوردە، عەرەبە، فارسە، ئینگلیزە، تورکمانە، هەر کەس گرنگ ئەوەیە ئیماندار بێ. هەر کەسێک باوەڕدارێک موسڵمانێک بکوژێت بە ئەنقەست فجزاؤه جهنم، یەکەم سزایەکە خوای گەورە پێی دەبەخشێ پاداشتەکەی دۆزەخە، چوونە ناو ئاگرە. دووەم عقوبە خالداً فيها، بە هەتاهەتایی لە دۆزەخدا دەبێنێتەوە. وغضب الله عليه، خوا غەزەبی لێ ئەگرێ. ولعنه، خوا نەفرەتی لێ ئەکات، لعنەتی لێ ئەکا. وأعد له عذابا عظيما، خوا عذابێکی زۆر گەورە و بە ئێش و بە ئازاریشی بۆ داناوە. ئەم 5 سزایە بۆ ئەو کەسەیە کە خەڵکی بە ئەنقەسە کوژێ. بۆیە ڕوو دەکەم ئەو کەسانەی کە خەڵکی دەکوژن لە پێناو زەویەکە کە پێش تۆ هەزارها خاوەنی هەبووە، ئەو کەسانەی کە لەسەر پوش و گژ و گیا و لە وەرگا خەڵکی دەکوژن، ئەو کەسانەی لەسەر پارە و پول پارەیەکی کەم یا زۆر خەڵکی دەکوژن، ئەو کەسانەی کە لەسەر مشتومڕ و مناقەشەیە خەڵکی دەکوژن، دەمەقاڵەیە، ئەو کەسانەی کە لەسەر لێدانێک کەسێک زلەیەکی لە کەسێک داوە دەیکوژێ، جوێنێکی پێداوە. بەو کەسانش دەڵێم کە کابرایەک خۆپێشاندانێکی کردووە فەقیرە هەبوو هەر شتێک بێ، من لەگەڵ ئاژاوەدا نیم، لەگەڵ توندوتی ژیانین لەگەڵ هیچ کەسێکە، بەڵام ئەو کەسێک کە خۆپێشاندانێکی کردووە لەولاوە کەسێک دەیکوژێت. ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە لە پێناو حیزبێکە، لە پێناو بەرپرس و مەسوولێکە، لە پێناو عەشرەتێک و دەمارگیریە بۆ عەشرەت و خزمێکە، ئامۆزامە سەری خۆمی لەسەر دانێم، ئامۆزاتە ناحەق بوو سەری خۆتی لەسەر دامەنێ، پورزاتە براتە هەر کەسێک ناحەقە ناحەقە، ئامادەمە بە لە پێناو هیچ کەسێکە خەڵکی بکوژی، خوێنی خەڵکی بڕژێنی. بۆیە ڕوو دەکەمە ئەو کەسانەی لەسەر تەلاقدانێک، لەسەرەوەی کابرا ژنی دۆمی هێناوە دەیکوژن، ڕوو دەکەمە ئەمانە و ئەوانەی تریش کە باسم نەکردووە دەڵێم خوا 5 سزای بۆتان داناوە ئەگەر لە پێناو ئەم شتانەدا ئێوە خەڵکی بکوژن، چونکە ئەوە حەق نییە. نەڵێ عەرزەکەی من داکێت کوژم، خوا پاداشتی بە جەهەنەم و بە سەرشۆڕی و بە نەفرەت و بە لەعنەت و بە غەزەب بە عەزابێکی بە ئێش و ئازارداناوە بۆ ئەو کەسانی کە لە پێناو دونیادا دەچێت کەسێک دەکوژێت، خوێنی دەڕژێنێ، کۆمەڵێ مناڵ هەتیو دەکات، ئافرەت بێوەژن دەکات، جەرگی دایک و باوک دەسووتێنێ لە پێناو دنیایەکە، بۆی میراتێ زیاتر کۆ بکاتەوە بۆ بکوزاوەکانی، ئەچێ دنیا و قیامەتی خۆی ڕەش دەکا و غەزەب و نەفرەتی خوا بۆ خۆی مسەوگەر دەکات. ئەوە 5 سزایە خوا داینا و هەر بڵێ خوا غەفور و ڕەحیمە. لەسەر پوشتێک لە ڕۆژی قیامەت ئەڵێ خوای لەسەر پوشتێک کوشتم، لەسەر زەویە کوشتم، لەسەر دەمەقاڵەیە، لەسەر ڕقێکی کۆن و کێشەیەکی کۆن، دڵنیا بەخوا غەزەبت لێ ئەکرێ.